زانایانی شەرع چۆن بە جوانی و بە وردی لە فەرموودە تێگەیشتون و حکمیان پێداوە. لەگەڵ جەنابتاندا با بچینە خزمەت دوو زانای هەرە پایە بەرزی ئەم ئیسلامە، ئیمامی مالیک لەگەڵ ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لە هەردوو ئەو زانایە و هەموو زانایانی ئیسلام بێ. لە شاری مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کاتە ئیمام شافعی تەلەبەی ئیمام مالیک بووە. ئیمام مالیک هەم لە ڕووی تەمەنەوە هەم لە ڕووی عیلمەوە زۆر لە پێش ئیمام شافعیەوە بووە. ئەو مامۆستای بووە، دەرسی لەلای ئیمام مالیک خوێندووە. ئیمامی شافعی کە سەر مەسەبی ئەمەی میلەتی کوردە. ئیمام شافعی دوای دەرسەکەی کە تەواو دەبێ ئیمام مالیک ڕۆژانە کاتێکی تەرخان کردۆ بۆ پرسیار و وەڵامی موسڵمانانی وەکو جەنابتان کە لەو سەردەمەدا چوونە خزمەتی و پرسیارە شەرعیەکانیان کردووە. مەرجەعی یەکەم ئیمام مالیک بووە لە مەدینە و دەوروبەریدا بۆ وەڵامی هەموو پرسیارێکی شەرعی. ئەفەرمێ کابرایەک لە ژووری ئیمام مالیکدا زۆر بە خەمباری دێتە دەرەوە. کورد دەڵێ دۆخۆڵی بەسەرا کراوە، زۆر خەمبارە، زۆر وێرانە. ئیمام شافعی بەزەیی بە حاڵیا دێتەوە، بەڵکو یارمەتیەکی بدا بۆیە لە ڕووی ئەدەبیەوە بە جوانی لێی دەپرسێ سڵاوی لێ دەکا برام ئەبینم زۆر خەمباری، خەرزاری، نەخۆشی، غەدریان لێ کردووی چیتە؟ ئەڵە خۆزگە ئەوانە بوونایە، یعنی لەوانش سەختترە، قەرزاری چۆکی پێدا نەداوی، نەخۆشی تینی بۆ نەهێناوی، کەس بە ناحەق ستەمی لێ نەکردووی، ئەڵێم خۆزگە ئەوانە بوونایە. ئەی چییە براکەم؟ ئەڵە وەڵڵی کاکە من کابراکەم خاوەنی کۆمەڵە ماڵ و منداڵم، بولبول فرۆشم لە بازاڕە، لەم بازاڕی تەیر و تواروانە ئەو کاتە شەب بووە، ئەچم کار دەکەم. بولبولێکم بە کابرایەک فرۆشت، 3 ڕۆژە لەلایەتی، ئێستا بۆی هێناومەوە. ئەو ڕۆژە بازاڕی بولبول فرۆشتن زۆر گەرم بوو، بە سعرێکی باش پێیان فرۆشت و دڵم خۆش بوو، دەستی شم نەبڕیوە، حەقی خۆیم بە سعری ئەو ڕۆژە لێوەرگرتووە. بەڵام ئەمڕۆ هێناوێتەوە دەڵە بولبولەکە ناخوێنێ. ئەڵم بابە بولبول دەخوێنێ، کوتێتی وەڵا بولبول ناخوێنێ، من بۆیە بولبولم لە تۆ کوڕیەوە، بولبول دەنگی خۆشەوە بخوێنێ بۆم لە ماڵەوە، ماڵ مناڵم پێ مرتاح بن، بولبولەکە ناخوێنێ. منیش 3 جار 3 تەلاقم خواردووە کە ئەو بولبولە هەر دەخوێنێ بەردەوام. ئیتر چوومە خزمەت ئیمام مالیک، ئیمام مالیک فەرمووی وەڵا تەلاقت کەوتووە. ئەو زەمانەش وەک ئێستا نەبوو، خەڵک بە دینتر بووە، وەک ئێستاش نەبوو مامۆستا فڵان کەس بڵێ وایە ئەو بڵێ وەڵا وانییە. کە ئیمام مالیک قسەیەکی کرد، ئیتر تەواو پێویستی کابرا بەوە نییە بچێت لە ئیمامێشکە بپرسێ، کەس لەسەر و ئەوە زانانیە لە ڕووی زاهیریەوە کە ئەو مەزهەبی ئیمام مالیکی هەیە و خاوەنی کتێبی موەطە لە حەدیثا و ڕۆژانە لە چەندین ساڵە لە شوێنی پێغەمبەر صلی الله علیه وسلم متار دەخوێنێتەوە لە مزگەوتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم. بۆیە کابرا مەویز بووە، یعنی تەواو دەبێ بڕۆمەوە ئێستا ژنەکەم بنێرمەوە بۆ ماڵی باوکی و ئەو مناڵانەم سەرگەردان، ئیتر یعنی بەڕاستی دەڵێ لە هەردوو دینەکە بووم، چی بکەم؟ ئیمام شافعی دەفەرمێت جارێشکە بۆم بڵێەوە بابەتەکە چۆن بوو، بۆی ڕوون دەکاتەوە لەسەر بولبولەکە لەگەڵ کابرا شەڕ ماموو 3 جار تەلاقم خواردووە کە ئەو بولبولە بەردەوام دەخوێنێ. ئیمام مالیک فەرموویەتی کاکە بولبول دایمە ناخوێنێ، تۆ تەلاقت خواردەوە بولبولە دایمە دەخوێنێ، ئێ بولبولیش بێگومان نەک هەر بولبول هیچ دەیرێک، هەر مرۆڤ دایمە قسە دەکا، نا بەردەوام قسە ناکە، بەردەوام ناخوێنێ، بێدەنگ دەبێت. ئیمام شافعی دەفەرمێ با بگەڕێنەوە خزمەت مامۆستاکەم، بە ئەدەبێکەوە عەرزی دەکەم ئەو تەلاقەی تۆ نەکەوتووە. کابرا چۆن درەختێک تینوویەتی و ئاوێکی سازگاری دەکەیتە ژێرەوە، هات دوای چەند دەقەیەک وزانت چۆن دەگەشێتەوە، ئێتر دەموچاوی گەشایەوە، ئومێدێک پەیدا بوو، وەکو کەسێکی غەریق لە ئاوە، کەسێک دەستی درێژکات لە ئاخر لەحزا دەست بە چڵەپوشیش دەبە. ئێستا کەسێکی وەکو محەممەدی کوڕی ئیدریسی شافعی ئەو مژدەی بداتێت تەلاقەکە نەکەوتووە، زۆر شادمانە. دەگەڕێنەوە خزمەت ئیمام مالیک، دەفەرمێت جەنابی ئیمام من حەدم نییە لە خزمەت جەنابتا قسە بکەم، بەڵام وا ئەزانم تەلاقی ئەو پیاوە نەکەوت بێت. ئیمام مالیکیش زانایە داوای بەڵگە دەکا، بەڵە شافعی کوڕی خۆم ئەگە بەڵگەت پێ بەڵگە بخەڕوو، لە شەرعا قسە هیچ نییە، بەڵگە بێنە، بەڵگەی ئاەت و حەدیثم بۆ بێنە کە تەلاقی ئەو پیاوە نەکەوتووە. ئەفەرمێ قوربان بەڵگەت دەدەمێ، جەنابیشت هەڵی سەنگێنەوە دواتر بڕیاری چتر بدا، یعنی ئەمە وەکو مەحکەمەی تەمیز وایە، چۆن دادوەر بڕیارێک دەدا دەدوادا تەمیز دەکرێتەوە، حاکمانی تر جارشکە بە بڕیارەکەدا دەچنەوە کەسەکەی اعترازی لەسەری هەبوو، واتە دیسان تەمیز کرایەوە حکمە ئیمام مالیک، شتێکی واریدە لە قانون و لە شەرعە. بۆیە ئیمامی شافعی بەڵگەی خۆی خستە بەرچاو. بزانین بەڕێزان مەبەستی وتارەکەم لەسەوەی جوان تێگەیشتن،
چاورێ دەقێک ئیمام مالیک بۆ خۆی بەدەرز بە ئیمامی شافعی ئەمەی وتووە خۆی بە خەڵکی وتوەتەوە ئەم حەدیسە خۆی جێڕاوێتەوە بۆ خەڵک حەدیسەکە لە صحیحی سنەنی ئەبی داوودە هاتووە حەدیسێکی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم فەرمی قوربان جەنابت بۆ ئێمە جێڕایەوە من بەدەرزەوەم لە خزمەت جەنابتا خوێندەوە ڕۆژە فاتیمەی کچی قەیس ئافرەتێک دەبێت دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ وایە ئەڵێ قوربان نەهات وتی ئەی پێغەمبەری خوا من دوو کەس خوازبێنیان کردووم سرم سوڕماوە نازام شوو بە کامیان بکەم فەرمووی چێوچێن دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بێگومان هەموو سەحابە دەناسێ هەموو مەدینەیەکان دەناسێ مەککەیەکان دەناسێ وتی قوربان یەکیان معاویەیە معاویەی کوڕی ئەبوو سوفیان نا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ معاویەیەکی کە هەبووە معاویە لەگەڵ ئەباجەهمیش پیاوێکە و معاویەش پیاوێکە زگوردن ئەمیش بێ هاوژین کەوتووە هاوسەرەکەی نەماوە دەیەوێت شوو بکاتەوە و مافێکی یاسایی و شەرعی خۆیەتی ئینسانیە ئەو دوو پیاوە هەردووچیان هاتوونە خوازبێنی پرس بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ئافرەتان ئاوا بە ئەدەبەوە هاتوون پرسوڕایان وەکو باوک وەکو برا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێغەمبەری خوا کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هیچیان بە کەڵکی تۆ نایان فاتیمە خان هیچیان بە کەڵکی شوکردن نایان شویان پێ بکەی وتی بۆ فەرمووی لەبەر ئەوەی معاویە صعلوک لا مال له کاکە معاویە هەر هیچی نییە ڕەش و ڕوود ڕۆژ تایوارە لەم هەیوانی مزگەوتە کەوتووە ئێوارەش لە ماڵی براکەیەکە شۆربایەک بخۆ ئێتر ژن کوابەوە بەخێوە دەکرێت کورد دەڵێ ئەسپێ لە جیفانیات چی دەڵێ نازانم سەوزەڵەش دەڵشتێکی وایان لە نەبوونیدا زۆر نەبووە پاش یەکێ پرسیار دەکە ئێستا جەنابەت ڕەن بە یەکسەر بەخوا هەمومان کوڕە فەقیرین و فەقیرین هیچمان ملیارلێر نین ئەوەمان بە مێشکاتێکە من و تۆ بووین ناپێمان ناخۆش بوو کاکە جا فەقیر چیەتی بەڵکو خوا دوای شتێکی بداتێ فعلەن وایە خۆ زۆربەی خەڵک بە هەژاری خێزان پێکەوە دێنێ خوا ڕزقەکە زیاد دەکات بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم پیاوە بەم ئافرەتە دەڵێ شوو بە معاویە مەکە صعلوک لا مال له ماڵی نییە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەت لە این زنجیرە بەکەمان بڕوانە چاک ڕوانیوێتی ئەو ئافرەتە سروشتی ئەو ئافرەتە دەناسێ ئەزانێ ئەم فاتیمەی کچی قەیسە لە ماڵێکی دەوڵەمەندا پەروەردە بووە پێشتریش مێردەکەیە دەوڵەمەند بووە کەمی نەخواردووە ئێستا لەو ژیانەوە نەقلی کەی بۆ لای پیاوێک بۆ خۆی بە شۆربای ماڵی براکەی و موسڵمانان دەژی لە هەیوانی مزگەوت دەخەوێت بۆ خوایە ئەم هاوسەگیری هەفتەیەک ناخایەنێ ئەم ژنە ئێستا ژنی وا هەیە لە خێمەدا ئیدارە دەکات ژنی وا هەیە خانی 200 مەتری بۆ وەگرە وێلای هەزاری دەوێت تحمل ناکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوانی وێتی ئەمڕۆ گرفتی موسڵمانان ئەوە یەکێ لە من و لە تۆ دەپرسێ مامۆستارێک کچەکەم دەم بە فڵان کەس هەر کوڕی وانییە من نازانم کچی ئەو چۆنە نازانم کچی ئەو حەزی لە زێڕی زۆرە لە خانووی گەورەیە لە سارەی مۆدیل بەرزە ئاگام لێ نییە لە کاکە کچی پیاوی فەقیرە وڵا کچی پیاوی فەقیر جاریوا لە دەوڵەمەند زیاتر حەزی لەشتە هەر یەکسەر دسەیەکی دوای پیاو خراپیشت بۆ دەمێنێتەوە ناوا مەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەروەرە هەموو ڕێگەکانی نیشانداوین ڕوانی ئەم ئافرەتە ئەو پیاوە بۆ یەک ناگونجێن ناوەڵا شووی پێ مەکە فەرمووی ئەی ئەبا جەهم فەرمووی ئەبا جەهم رجل ضراب للنساء قڕ بەسەرەوە عەسەبیە کە بەخوا ژن بە گۆچان دەکوژێ فەرمووی لا يضع العصا عن عاتقه ئەبا جەهم ئەوەندە عەسەبێت دایمە گۆچانەکەی بەردەوام گۆچانی وا لەسەر شانە گۆپاڵی بەدەستەوەیە فزە بکەی تێ دەسرەوێنێ بەخوا ڕۆژێ مێشکت دەپڕژێنێ بە لێدان ئەی گوناحە مەشق و تەبیعەتە ئەبێ تۆ بڵێ مەحەتامەوە بێژن بێت ناوەڵا ژنی وا هەیە مێردەکەی پێشی کێشە هیچ مشکلەی نییە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دووبارە فاتیمەی کچی قەیس دەناسێ ئەوە بە ناس پەروەردەکراوە مێردی پێشوشی زۆری نازداوەتێ کەس نەیوت تۆ بەری چاوت کلیپیەوەیە ئێستا ئەبا جەهمێک بەو عەسەبیە هەر لە خۆی پەستە کاکە هیوایە وڵا دێتە مزگەوتیش هەر کەس عیبی نییە بۆی هەر لە خۆیەوە پەستە لە دەرونی خۆیان پەستە پیاوی وایە فەقیرە شەڕ بەژنەکەی دەفرۆشێ چێش بێ خوێ بێ هەر تووڕەیە سوێر بێ هەر تووڕەیە چەور بێ هەر تووڕەیە ڕۆنی کەم بێ هەر تووڕەیە لە هیچ ڕازی نییە خۆی وایە ئەم ئافرەتەش بە ناز و نووس پەروەردەوە نازدارە لەگەڵ ئەم عەسەبی و گۆپاڵ بەدەستایە بەخوا ناحەوێتەوە بەخوا دوای هەفتەیەک لێک جیا دەبنەوە ناوەڵا کچی خۆم شوو بەوە شیان مەکە ئەویش بە کەڵک نایە وەلاکن عەلەیکە بئوسامەتی کوڕی زەید بنی زەید بڕۆ کچی خۆم شوو بە ئوسامەی کوڕی زەید بکە ئەویش پێوتم ژنێکی باشی بۆ بدۆزینەوە ئوسامە هەم بوونی هەیە هەم بە تەحەمل ئینسانێکی نەرمونیان هاوتەمەن ئەفەرمێ لەسەر قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شووی بە ئوسامە کرد ژیانێکی خۆشی بەسەر بێت ئەو دوانەی کەش عاجز نەبوون پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاستیەکانی بۆ ڕوون کردوونەوە کاکە ئەوە بە کەڵکی تۆی فەقیر نایە بەخوا بە کەڵکی تۆی عەسەبیش نایە چونکە ئەو بە ماڵی کەم ڕازینە لە فێری تێریە و کەسیش پێ نەوت و ئاوا بکە و ئاوا مەڕۆ بەخوا تەحەمولی تووڕەبوونی تۆ ناگرێ
ئیمام مالیک ئەوە هەر گوێ ڕاگرتووە ئیمامی شافعی ئەم بەسەراتی جێڕایەوە فەرمووی بەڵگە لەم بابەتەدا چ پەیوەندی بە تەلاقی کابراوە هەیە چاوتان ئێمە چوینە کوێ ئێمە باسی تەلاقی کابرا دەکەین ئیمام شافعی دەفەرمێ ئەم حەدیسە بەڵگەیە کە کابرا تەلاقی نەکەوتووە ئیمام مالیک فەرمووی کوڕی خۆم لە کوێدا بەڵگەی تایە تی قوربان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئین ئەبا جەهم لا يضع العصا عن عاتقه ئەبا جەهم قەت گۆچانەکەی گۆپاڵەکەی لەسەر شانی لا نابە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەبەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە نەبووە کە قەت داینانی ئەینا ئەبا جەهم دەچێتە تەوالێت ئەبا جەهم دەخەوێ ئەبا جەهم دەچێتە بازاڕ ئیش دەکا مەبەستی ئەوە بۆ زۆربەی کادوایە زۆربەی کاتەکانی گۆچانی ئامادەیە ئەینا مەبەستی ئەوە نەبووە 24 ساعات لەسەر شانێتی ئەم پیاوەش کە دەڵێ سێ بە سێ تەلاقی خواردە بولبولەکەی دایمە دەخوێنێ نێتی ئەوە بۆ زۆربەی کات دەخوێنێ ئەینا هیچ تەیرێک نییە بێدەنگ بێ هەموو مەجلیسەکە خامۆش بوو ئیمام مالیک بیری کردەوە بۆ چوونێکی جوانە فەرمووی تەواو قسەی محەممەدی کوڕی ئیدریسی شافعیە و تەلاقی کابرا نەکەوتووە محکەمە جای دوم پێدا چەوە تەلاق کابرا بە شادمانیەوە چوە دەرەوە سەیری کەم بەڕێزان ئەوە جوان تێگەیشتنە ئەم حەدیسە هەر یەک حەدیث نییە ئیمام مالیک خۆی بەدەرز وتوێتیەوە بەڵام ئەو فەهمەی کە ئیمام شافعی لەم شوێنەدا ئینە لە شوێنترە ئیمام مالیک پێکاوێتی ئەو نەی پێکاوە ئەم فەهمەی لەم حەدیسەدا ئەم بیرتێژەی محەممەدی کوڕی ئیدریسی شافعی بۆی چوو ئیمام مالیکی مامۆستای بۆی نەچوو ئەوە جوان تێگەیشتنە لە دەقێک کە وەک خۆیەتی بەڵام هەمان حکمی جوانی لێ دەرێنا فعلەن گۆچانی ئەبا جەهم و بولبولی کابرا دەخرێنە یەک تەرازۆوە هیچیان بەردەوام نین کەواتە تەلاقەکەی ناکەوێت لە فتوای حەڵاڵ و حرامشدا دەبێ ئەو کەسانەی کەوا بە خەڵکی دەڵێن ئەوە حەڵاڵ ئەوە حرامە وردبین بن ئەبێ وردبین بن بە جوانی لە شتەکان ورد ببنەوە